هەر سەبارەت بەم کێشەی کە دروست بوو بە تایبەت وەستانی ئەو هەموو هێڵی فرۆکەوانی و هێڵەکانی گواستنەوە بەشێک لە بانکەکان و مامەڵە بازرگانیەکان سەرجەم جیهانی گرتەوە. ئێمە میوانداری بەڕێز سەردار عەبدوڵڵامان کردووە کە بەڕێوەبەری تۆڕی تەکنەلۆژیای زانیاری کوردیە. بەڕێز سەردارم کاتت باش سڵاوت لەبێت. هۆکاری ئەم کێشە تەکنیکیە چییە کە ئەو هەموو ئەگەری باس کراوە لە کاتێکدا زانین کە ئێستا تەکنەلۆژیا لە چه ئاستێکی پێشکەوتوودا، بەڵام ئەکرێت بە کێشەیەکی ئەوەندە خێرا ئەو هەموو زەرەرە مادیە و ئەو هەموو زەرەرێکە دواکەوتنی سەردان و گەشتەکان ڕوو بدات؟ سڵاتان لەبێت. ئەم کاتەیەوەش باش پرسیارێکی بەجێ بوو. بێگومان لە بەیانیەوە کە ئەم دۆخە ڕووی داوە چاودێری هەواڵەکان دەکەین و بیستمانە دڵنیا بینەوە کە بەڕاست سەرچاوی کێشەکە چییە. ئەوەی کە دەرکەوتووە بە پێی سەرچاوەکان خۆشبەختانە هێرشی ئەلیکترۆنی نییە بە پێی سەرچاوەکان، واتە سایبەر ئەتاک نییە، بریتینە لە سایبەر کرایم. ئەوەی کە زۆر بە وردی ئاماژەی پێدەکرێت ئەم کۆمپانیایە کە کۆمپانیایەکی تایبەتمەندە لە بواری سایبەر سکیوریتی واتە ئاسایشی ئەلیکترۆنی کە ناوی کراود سترایکە. کراود سترایک لەگەڵ زۆرینەی و کۆمپانیانەی بواری فڕۆکەوانی و بزنسە جیاوازەکانی جیهان هەماهەنگی و پارتنەرشیپی هەیە، بەهۆی ئەوەی کە دوێنێ ئەپدەیتێکی نوێی بەڕێکردووە بۆ ئەو با بڵین بەرهەمەی خۆی کە ناوی فالکن سنسەرە، وای کردووە زۆربەی کۆمپیوتەرەکان لە کار بکەون، تەنانەت ئەو شاشەی بێتە سەر کە بە ناسراوە بە بلو سکرین ئۆف دەث کە پێڵەن شاشەی مردن، زۆربەی کۆمپیوتەرەکان لە کار کەوتون و وای لێکردوون کە تووشی بوتلوب بنواتە هەر بکوژێنەوە و بێنەوە سەربوت و هەڵ ببنەوە و نەچێتە سەر سیستەم. ئەمە جوای کردووە کە زۆربەی بزنسەکان هۆکارەکانی گواستنەوە دەیان شوێنی تر لە کار بکەون. تەنانەت لە هەندێک شوێنی ئەمریکا خزمەتگوزاری فریاکەوتنی خێرای 911 لە کار کەوتووە. سەرەتا گومان وابوو کە مایکرۆسۆفت هۆکاری سەرەکی و سێڤەرەکانی ئەوانن، بەڵام دوای دەرکەوت کە ئەو کۆمپانیای بواری سکیوریتی کە بریتیە لە کراود سترایک هۆکاری سەرەکیە و جۆرج کەرتس کە بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمپانیاکەیە ئەمەی دووپات کردوێتەوە. لە ئێستادا بە وردی ئیشی لەسەر دەکەن، دەگوترێت کە زۆربەی کار و چالاکیەکان ئاسایی کراوەتەوە. باشە کاک سەردار، لە کاتێکدا ئەمەندە کۆمپانیایەکی گەورەیە کە زۆرێک لەلایەنەکان پشتیان پێبەستووە، بەڵام ئایا پێشتر نەیزانی و یاخود ئەکرێت ئەوان پێشوەختە حساب بۆ ئەوە نەکەن کە لە حاڵەتی ئەپدەیتکردنێکی لەو شێوەیە ئەمە ڕوو بدات و زۆرێک لە کەرتەکانی جیهان تووشی وەستان بێت بەهۆی ئەم کێشەیەوە؟ بەڕاستی ئەمە پرسیاری ئێمەش بوو. ئێمەش ئێستا شۆک بووین وەکو شارەزانی بواری تەکنەلۆژیا. ئایا کۆمپانیایەکی ئەوە گەورە نابێت پێشووتر لەسەر چەند کۆمپیوتەرێک ئەم ئەپدەیتە نوێکردنەوەی تاقیب بکاتەوە بزانێ ڕادەوەستن گرفتێک دێتە پێشەوە یان نا؟ ڕاستەوخۆ ئەپدەیتێک بەڕێکەیت و هەزاران بزنس و خزمەت گوزاری لەسەر ئاستی جیهان ڕابگریت، ئەمە جێگەی پرسیارە ڕوونکردنەوەی وردی پێویستە بەڕاستی، چونکە هەموو شتێک قۆناغی هەیە پێشەوەی تۆ بڵین بگەینیتە قۆناغی کۆتایی. تۆ کاتێک کە ئەپدەیتێک بەڕێدەکەی دەبێ فەیز واتە قۆناغی تاقیکردنەوەشی هەبێ، اینجا بەڕێکەی بەڕاستی. شارەزانی بواری سکیوریتی یەکێک لەو پرسیارانەی کە بەڕێزت کرد ئەوە پرسیاریان هەیە، بەڵام تا ئێستا ڕوون نییە کە بۆچی ڕاستەخۆ بەم ڕۆژی هەینیە کە بەڕاستی کۆتا ڕۆژی دەوامە لە زۆربەی وڵاتان بە پێچوانی بۆ نمونە کوردستان ئەم حاڵەتیان تووشی زۆربەی بزنس و شوێنەکان کردووە، تەنانەت بۆ هۆکاریەوەی بە زیاتر لە 1400 گەشتی فڕۆکەوانی وەستاوە، خەڵکێکی زۆر لە فڕۆکەخانەکان ماوەتەوە، ئیتر دەیان بزنس وەستاوە. ئەمە جگەلەوەی کە زیانێکی زۆری بەر بڵین دارایی و ئابووری خسۆتە ئەستۆی ئەو کۆمپانیانە و ئێستا نازانن چۆن شتەکان بۆ خۆی لێ بکەنەوە. تەنانەت بۆ چاکردنەوەشی پێویستی بە ماوەیەکی زۆرە، چونکە زۆربەی ئەو کۆمپیوتەرانەی کە توش بوون پێویست دەکات بە مانیوەڵی واتە بەدەست کەسێکی شارەزا بچێتە سەر کۆمپیوتەرەکە و چاچی بکاتەوە. باشە کاک سەردار، بێگومان ئەمە بۆتە پرسیار لای ئێوەش، بۆچی ئەم کێشەیە بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نەگرتووە، وڵاتانی عەرەبی نەگرتووە، عێراقی نەگرتووە، نەگەیشتە ئەم ناوچەیە؟
هۆکاری چێ لە کاتێکە ئەگەر بزانین لە ئەوروپا و ئەمریکا بە باشترین سیستمی ئەلکترۆنی و دیجیتالی کارەکەن بۆچی ئەو کێشەیە نەگەیشتە ئێرە لەبەر چی بوو؟ لەبەرەوەیە کە سیستمێکی تۆکمەیان هەوێ و وردەکاریە یاخود چی؟ ڕاستی پشت بەوە دەبەستێت کە ئایا ئەو کۆمپانیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن پشت بە خزمەتگوزاریەکانی مایکرۆسۆفت دەبەستن و ئایا پشت بە خزمەتگوزاریەکانی کراود سترایک دەبەستن چونکە ئەگەر هەمانجیان لەگە کراود سترایک نەبێت ئێستا بۆ نمونە بابیێنینە پێشای خۆمان کۆمپانیایك لە کوردستان لەگەڵ کۆمپانیایەکی تر هەماهەنگی هەیە ئەو هیچ گرفتێکی بۆ دروست نابێت چونکە هیچ ئەپدێتێکی بۆ نهاتووە لە ڕووی سکیوریتیەوە ئەوەی کە توش بۆ گرفتی بۆ دروست بووە ئەو پارتنەرانن ئەو هاوبەشانن کە لەگەڵ کراود سترایک بەڕاستی پارتنەرشیپیانەیە و دیاریشە بۆ نمونە کۆمپانیا دیارەکانی بواری فرۆکەوانی وەکو ئەوەی کاماژەی پێکرا لە راپۆرتەکەدا دێلتا و ڕایان ئێر و چەندان کۆمپانیای تری فرۆکەوانی هیندی و بەریتانی و زیاتریش ئەمانە بۆچی توشبوون لەبەرەوەی بەڕاستی هەمانجیان لەگە کراود سترایکێ و کراود سترایک بۆ هۆکاری ئەمە بەڕاستی باشە ئەگەری هەیە لە ڕابردووە هەمان کێشیان توش بێتەوە یاخود ئەگەری چارە سەرکردنیان لە داهاتووە جارێکی تر دووچاری ئەم جۆرە کێشانە ببنەوە لە ڕاستیدا گرفتی ئەلکترۆنی هەمیشە دێتە پێش بەڵام وەکو باسم کرد ئەگەر ئەم قۆناغانە هەبن قۆناغی تێزکردن و تاقیکردنەوە کەمتر ڕوبەڕووی ئەو شتانە دەبینەوە ئەوەی ئەمڕۆ ڕوویداوە هێشتا ئێمە شۆکین ینی تووشی شۆک بۆین پێمان سەیرەکە ئاوتجێک واتە وەستانێکی ئەوە ماوە درێژ و گەورە لە دنیای ئەلکترۆنی و بەتایبەتی سایبەریشدا ڕوو بدا ناکرێت بەڕاستی سەیرە و تا ئێستاش بەباشی لێ تێنەگەیشتوون ئاوەتا ئیلۆن ماسک لەسەر ئەکاونتەکەی لە تۆری ئەکس کە بە تویتەر بوو پێشتر دەڵێ ئەمە گەورەترین شکستی ئایتیە تا ئێستا بەڕاستیش گەورەیە باشە کەواتە ئێستا ئەمە زانین لە سەردەمێکین کاک سەردار پرسیارەکە بە شێوەیەکی گشتی بکەم ئێستا سەردەمی ئایە ژیری دەستکردە ئەزانین کە وان لە مرۆڤایەتی کردووە توانرێ هەموو شتێک لە ڕێگەی تەکنەلۆژیا و بە خێراترین شێوەی تر کە وتمان ژیری دەستکرد کەواتە هەموو شتێکەکرێ بەڵام لە بچووکترین کێشەیە کە بینیمان چەند کرد دووچاری وەستان و شکست و لە ناوچوون بوون وەستا زەرەرە زیانەکانی زیاکات ئەکرێ لە داهاتوە پشت بەم ژیری دەستکردە یاخود ئەم تەکنەلۆژیا ئەم پێشکەوتنە سەردەمیە ببینرێت بەبێەوەی کە بزانین لە بچووکترین حاڵەتە لە بەسیترین حاڵەتە هەموو شکستێنێ و پەکێکەوێ بۆ ئەوە بەدیلەکەشی چییە بێت ئەگەر وابێ پێم وایە هەر پێویستە پشتی پێ ببەستین چونکە ئەگەر بگەڕینەوە بۆ شێوە دەستیەکە کە مانی وەڵا زۆر سەختە بۆ خۆ دەزانی تووشی چەندین بابەتی ڕۆتینی دەبین ئەگەر لەو شێوە ئەلکترۆنیە بچینە دەرەوە بەڵام وەکو خۆت ئاماژت پێکرد دەکرێت کۆمپانیەکان تۆکمەتر ئیش بکەن و تا سیستەمەکانیان تۆکمەتر بکەن و بەڕاستی پلانی بیش گرینگە نەکرد پلانی بی پلانی سیش گرینگە بۆ لەبەرەوەی کە تۆ حاڵەتێکی ئەوە ڕوودەدا پلانی بیت چییە ئەگەر بۆ نمونە ئەپدەیتێکی ئەوە بە هەڵە ڕۆیی پلانی بیم چییە پلانی سیم چییە بۆی کۆمپانیا و دەستگا و خزمەتگوزاری گشتیەکان پشیان نەکەوێت چکە ناکرێت لە نەکاو لە حاڵەتێکی ئەوە زۆر سادەدا بە هەزاران ملیار دلار زیان بەر خزمەتگوزاری و کۆمپانیا و ئیتر دەستگاکان بکەوێت بەڕاستی دروستە بەڕێز سەردار عەبدوڵڵا بەڕێوەبەری تۆڕی تەکنەلۆژیای زانیاری کوردی لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێستان